جارێکی تر بەخێر بێنەوە بۆ مەراسیمی ڕاگەیاندنی راپۆرتێکی تری ئینستیتیوتی پێی سەبارەت بە چاودێریکردن و هەڵسەنگاندنی کارەکانی پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان لە 6 مانگی وەرزی بەهارەدا کە لە 1 ئازاری 2022 دەست پێ دەکات تا 31 ئابی 2022 لە هەڵسەنگاندنی راپۆرتی چاودێریماندا بەم شێوەیە خراوتە ڕوو. یەکەم، دانیشتنەکانی پەرلەمان. سەرۆکی پەرلەمان لە دانیشتنیکردنەوەی خولی بەهارەدا لە 1 سێ 2022 وتەیەکی پێشکەش کرد سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان و ڕایگەیاند سەرجەم هێزە سیاسیەکان و فراکسیۆنەکانی پەرلەمان هاوڕان لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە وادەی یاسایی خۆیدا ئەنجام بدرێت. بەڵام سەرۆکی پەرلەمان نەک هەر ئەو ئەرکەی بەجێ نەگەیاند و کاری بۆ نەکرد، بەڵکو بە پێچەوانەوە هەڵسوکەوتی کرد و بەشێک بوو لەو سینارۆی هەڵی بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەماندا. ئەوە تا لە دانیشتنیکردنەوەی خولی پاییزەدا لە 1 نۆی 2022 ڕاشکاوانە وتی لە 6 یانزەی 2022 خولی شەشەم دەست بەکار نابێت و بۆ ئەم مەبەستەش هەموو هێزە سیاسیەکان ئەرکی هاوبەشمان دەکەوێتە ئەستۆ. مەبەست لەمەش ڕێگە خۆشکردن و دانان بوو بە ئەنجام نەدانی هەڵبژاردن و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. هەر لە دانیشتنی 1 نۆی 2022 دا سەرۆکی پەرلەمان گوتی ئەرکی پەرلەمانتاران و لیژنەکانە کاری چاودێریکردنی جێبەجێکردنی یاسا و بڕیارەکان چڕ بکەنەوە و چاپۆشی لە کەم و کوڕیەکان نەکەن. ئەوەی جێگەی سەرنجە لە سەرجەم دانیشتنەکانی کردنەوەی خولەکانی 4 ساڵی ڕابردوودا سەرۆکی پەرلەمان لە وتەکانیدا ئەم وتانەی دووپات کردوێتەوە بەبێ ئەوەی لە مەیدانی پراکتیکیدا نەخۆی زەمینەی بۆ ڕەخساند بێ نە لیژنەکان و ئەندامانیش وەک پێویست کاریان پێ کردبێ و جێبەجێ بکەن. هەروەک لە کۆبوونەوەی دەستپێکی خولی گرێدانی پێشوودا سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند بوو بەڵێنی دابوو لەبەر ئەوەی ژمارەی زۆر پرۆژەیان لەسەر کەڵەکە بووە و پێویستی یاساییشی و دەبێت دەربچوێنرێن، هەر بۆیە بەڵێنیدا لە مودۆ بەپێی پێڕۆ هەموو ڕۆژانی سێشەمبە و چوارشەممە پەرلەمان بۆ دەرکردنی یاسا کۆبێتەوە و ڕۆژانی پێنجشەممەش بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکومەت. بەپێی وتەکانی بەڕێزیان دەبوایە لە خولی گرێدانی بەهارەدا پەرلەمان 53 دانیشتنی بکردایە، بەڵام ئەو بەڵێنیان بەجێ نهێنا تەنها دەجار کۆبوونەوە. کۆی دانیشتنەکانی پەرلەمان لە 6 یانزەی 2018 تا 31 هەشتی 2022 واتە بە 3 ساڵ و 9 مانگ و 24 ڕۆژ تەنها 99 دانیشتن کراوە. ئەمە لە کاتێکدا بەپێی پێڕۆ دەبوایە بەلای کەم بۆ 280 کۆبوونەوەی ئەنجام بدایە. دووەم، دۆخی یاسادانان. لەم خولی گرێدانەدا خوێندنەوەی یەکەم بۆ 9 پێشنیاز و پرۆژە یاسا کراوە. 11 یاسا پەسەند کراون، بەگشتی لە خولی 5دا ماوەی 4 ساڵ خوێندنەوە بۆ 75 پێشنیاز و پرۆژە یاسا کراوە و 41 یاساش پەسەند کراون. هەرچەندە سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی کردنەوەی خولی گرێدانەکانی پێشوودردا کۆمەڵێک بەڵێنی دابوو کە کاریان لەسەر بکات وەک هەمواری یاسای وەبەرهێنان بە دوواداچوون بۆ گرفتی دەرواسە سنووریەکان، پاراستنی بەرهەمی خۆماڵی، ئەنجومەنی دەرمان و خۆراک، ڕێخستن و فرۆشتنی لە دەرهێنراوەکانی نەوت، کاراکردنەوەی لیژنەی دەستور، هێنانی بودجە بۆ پەرلەمان، گەڕانەوەی پاشەکەوتی موچە بە یاسا، فرەکردنی سەرچاوەکانی داهات، چارەنووسی فەرمانبەرانی گرێبەست. چەندان یاسا و بڕیار و بابەتی تر، بەڵام نە لە خولی گرێدانەکانی پێشوو نە لەم خولەشدا هیچ کام لەو بەڵێنان جێبەجێ نەکران و کاریان لەسەر نەکرا. وەکو لایەنی یاسایی نیە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بۆ تەنەری درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان خولی 1 خولی 2 3 4 ئەوە 5یشی هاتە سەر هیچ کام لە خولەکان لە وادەی خۆیاندا هەڵبژاردنیان ئەنجام نەداوە. وەکو لایەنی یاسایی نییە چونکو گرێبەستێک هەیە لە نێوان دەنگدەر و ئەنداماندا کە بە ماوەی 4 ساڵ دەنجام پێداوە، بەڵام بیانوو دەهێنرێتەوە بۆ مەبەستی درێژکردنەوە. سەبارەت بەس بمبووری بەوەی دەستور بەڵێ ئێمەش ئەو تێبینیەمان هەیە لە راپۆرتەکەشدا نووسیومانە 3 ساڵونی و بەر لە ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان چوو سەردانی بەڕێز کاک مەسعود بارزانی کرد، دەری بڕیکەوە بە مەبەستی کارکردنە بۆ دەرکردنی دەستورێک کە دواتر سەردانی سەرجەم حزبەکانی کرد، بەڵام 3 ساڵونی و تێپەڕی هیچ بابەتێکمان نەبینی، هیچ کارکردنێکمان نەبینی، هیچ لیژنەیەکمان نەبینی پێک بهێنرێ. دواتر ئێستا 2 ڕۆژ لەمەوبەر بەڕێز سەرۆکی پەرلەمان دیسانەوە سەردانی بەڕێز کاک مەسعود بارزانی کردووە، دەڵێ بە مەبەستی کارکردن بۆ پەسەندکردنی دەستورە. ئەی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا چی کرا؟ بەڵکو جاری یەکەم مەبەستێکە بوو لەو سەردانە و ئەم جارە مەبەستێکی تر هەیە، مەبەستی ئەم جارە بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانە.